خوایە باوکم بیباتەوە. ئەمە قسەی ئەم مناڵە بوو بۆ باوکی کە سەرنجام باوکیشی دوعاکەی هاتە دی و دڵی منداڵەکەشی خۆش کرد. ئەمە لە پاڵەوەتی دەستشکانەوە کە ڕۆژهێنی لە سلێمانی بەڕێوە چوو بە چیرۆکەکەیتان بۆ بچارنەوە. ڕەها ئەحمەد منداڵێکی ناو ئامادەبووی پاڵەوانەتی دەستشکانەوەکەی شاری سلێمانی بوو کە ناوەندی وەرزشی کوردستان ڕۆژی هەینی لە فامێنی مۆڵ ئەنجامیدا. ئەحمەد عەبدوڵڵا کە یەکێک بوو لە یاریزانە بەشداربووەکان و گەشتوو بە قۆناغی کۆتایی هەر کاتێک ناوی دەخوێنرایە و دەچووە سەر ستەیجەکە تا ڕوبەڕووبوونەوەکە ئەنجامدا ڕەهای کوڕی نزیک دەبوو و پڕ بە قورجی هاواری دەکرد خوایە باوکم بیباتەوە. ئەوەش دیمەنێکی سەرنجڕاکێشی دروست دەکرد و هەموو ئەوانەی گوێیان لە ڕەها بوو پشتگیری خۆیان بۆ باوکی ئەو منداڵە دووپات کردەوە کە سەرنجام ئەحمەدی باوکی ڕەها سەرجەم یاریەکانی بردەوە و لە یەکەمی ئاستەکەی خۆی بەدەستهێنا و لەگەڵ ڕەهای کوڕیدا مەدالیای یەکەمیان وەرگرت.